چیرۆکی ڕاستەقینەی 34 گەنجی تازە پێگەیشتوو کە بەشێکیان بەدەستی ڕژێمی بەعسی ڕووخاو گول لەباران کران لە دووتوێی ئەم کتێبە 557 لاپەڕەیەدا چاپ کراوە. هەریەکە لەو چیرۆکانەی ناو کتێبەکە باس لە قارەمانێتی گروپێک لەو گەنجانە دەکەن کە ئامانجیان پەروەردە و بانگەواز و بڵاوکردنەوەی بیری ئازادی بوو. کتێبەکە لە سلێمانی بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵ و ژمارەیەک لە وڵاتیان خرایە ڕوو. کتێبی کەیوان پێگاتوە لە چیرۆکێکی سەرەکی کە گێڕانەوەی چیرۆک و بەسەرهاتی ژیانی شەید کەیوان و هاوڕەکانیەتی و لە ناو ئەم چیرۆکە سەرەکیە ژمارەیەکی زۆر چیرۆک پەیوەندیدار بە ژیانی پەروەردەیی بانگەوازکاری کۆمەڵایەتی سیاسی ئابووری و دۆخی هەرێمی کوردستان شۆرش و چەک و خەبات لە خۆیەگرێت و سوپاس بە خواتوانیمانە لە چوارچەوەی ئەو کتێبە زەمانێکی گرنگ لە مێژووی میلەتەکەمان وێنە بگرین و بۆ هەمیشە لە چوارچەوەی کتێبێکدا بیاڵینەوە. لە کۆی 34 گەنجە زیندانی کراوەکە تەنیا 10 کەسیان بەهۆی کەمی تەمەنیانەوە ئازاد کران و ڕزگاربووەکان چیرۆک و بەسەرهاتی نێو زیندان و شێوازی گرتنیان دەگێڕنەوە. یەکێک لەوانە دەڵێت تەمەنی هێندە بچووک بووە کە مولازم عەلی بەخۆی و هێزەکەیەوە هاتووە بۆ گرتنی باوەڕی نەکردووە ئەمە هەمان ئەو کەسە بێت 3 ڕۆژە بە چەند مەفرەزەیەکەوە داواکراو بووە تا ئەو کاتەی داوای پێناسەکەی کردووە. ئێمە ئەم گروپە بەهۆی هەندێک دەستی ناپاکەوە لە مانگی 12 ساڵی 1970 دەستگیر کراین دەستکرا بە دەستگیرکردنمان کە لە شەهید کەیوان و 6 هاوڕێمانەوە دەستی پێکرد و کۆتا کەسمان لە 8 1970 دەستگیر کرا کە من پێش کۆتا کەس بووم لە 7 1970 دەستگیر کرام. خۆم ڕادەست کرد چونکە خێزانەکەمان ماڵی باوکم برا ماڵی خوشک ماڵی ئامۆزا ماڵی مام هەمووی دەستگیر کرابوون ناچار لە پێناوی ئازادبوونی ئەوانە من خۆم تەسلیم کرد. من مەلاحەمە سووری سجن ناسراوە مەحەمە سووری سجن لە ڕالی لە ساڵی 1970 لە دوای پەیوەندیم کرد بە بزوتنەوەی ئیسلامیەوە هاتمەوە ناوە بەکارێک و ئیتر زیندانی کرام لەلایەن حیزبی بەعسەوە لە ڕێی شەهید کەیوان و ئەوانەوە لە سزنی سلێمانی گیرام ئیتر ماوەی 7 ساڵ لە زیندانی بووم و دوای لە 5 ئازاد بووم. من طبعا لەگەڵ مامۆستا عەلی باپیر لە بزوتنەوەی ئیسلامی لە هێزی حەمزە بووین لە ساڵی 88 ئیتر ئەوە بوو من بەکارێک لە دواوەی ڕژێمی بەعس هەموو عێراقی داگیر کرد و شەر کۆتایی پێهادێمە چوونی دیوی ئێران دوای بە ئیجازە لە مامۆستا عەلی باپیر وەرم گرت لەوەی کەو کاتێ بەرپرسی هێزی حەمزە بوو هاتمەوە ناوەوە ئیتر لە ڕێگەی تێکەڵاوی لەگەڵ شەهید کەیوان و ئەوانەوە ئەو شەبەکەیە لێرە گیرا ناوی منیشیاندا و منیش گیرام لەوێەوە. کەیوان و هاوڕێکانی لە پێناو ڕەزامەندی خودا گروپێکیان هەبوو بۆ پەروەردە و بانگەواز کە لای بەعسیەکان قەدەغەکراو بوو بەڵام ئەوان بێسڵەمینەوە لە دەسەڵاتی بەعسیەکان کاریان دەکرد تا ئەو کاتەی ژیانی خۆیان لە پێناو بیر و باوەڕی ئیسلامی بوونیان دانا.